حمد و سەناکەم بۆ کوڕەکەم کە لە ڕێی کورد و کوردستانە چووە سەربەرزم پێی لە ڕێی کورد و کوردستانە چووە حەمد و سەنا بۆ تۆ خوایە خوان ناتوانم قسم بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان وەڵا کوڕەکەی ئێمە قوربانوک و خەبەریان داوینێ لە 14 نۆی 2018 شەهید بووە تقریبا 9 مانگ پێش ئیسا و سپاسیانەکەین توانیان وعدیاندانێک کە وعدەکەیان بردەسەر و جەنازەکەمان بۆ بێرنەوە هی ئەڵێن بە تایارە تورک شەهید بووە لەسەر زمانی ئەوانەوە چوین لە شەلاتزیە لەوێ سپاسیانەکەین جەنازەکەمان وەرگرتوۆتەوە بە هەلم و هەوڵەتی هەموو لایەیی ئەو جەماعەتە شوهینی هەموو کوردستان با بڵێن کەمان ناوی بێرون محەممەد ئەحمەد بوو خەڵکی دێ جەردانسە و تەمەنی تقریبا 19 ساڵەکەوا ئیسە لە شەهید بوونەکە تا ئەم دەخە 19 ساڵە لە 21 2009 هاتۆتە ڕووی دنیاوە تقریبا وەڵاهی وابزانم ساڵی پڕ نەکردو ئەمان ئەوەسە ئێمە وەڵاهی پەیامان چی بێ پەیامان ئەوەسە داواکارین لە خوای گەورەکەوە کوردستان سەرکەوێ لە هەر چوارلاوە ئێمە ڕویان کردێتە ئێمە لە باشوور و لە باکوور و لە کوردستانی خۆمان و لە ڕۆژەڵات و هەموو لایەکۆ کە کورتیا بوون ئێمە یەک داوامەیە لەم پەیامە من داواکەم لە هەموو حیزبەکانی کوردستان یەکدەنگ و یەک دەست بین لە هەر چوار پارتیە کوردستان باکەم خەڵک داگیرمان کا و وەکو ئیساکەوا لە وەکو مامۆسا فەرمی وەکو لە پەیامەکەی وەشاتوکەوە داگیرکەران گەنمەکانی هی ملکی خۆمانە ملکی بابا پیرانمانە بە 1000 ساڵی ساچن ئەیڕنە و خەیرەکەشمان پێ نادەن ئەوکو بڵێ زەکاتەکەشمان نادەنی خانوەکانمان ئەڕوخێنن پەیامی من ئەوەیە بۆ هەموو گەلی کورد نەک بۆ بڵێن بۆ پەکەکە یا بۆ سۆشیالیز یا بۆ پارتی یا بۆ هەموو گەلی کورد یەک بگرن و داواکاری ئێمە پەیامی خوێنی شەهیدانمان بگەێن نەجێ ئەم گەنجانە کە بڕیاری شۆڕژگێڕی دەدەن و دەچنە شاخ و چەک هەڵەگرن و خەباتی چەکداری دەکەن و داگیرکەرانی کوردستان بە هەچ شێوەیە بێ شەهیدیانەکەن و شەڕی قارەمانانە دەکەن لە بەرانبەر داگیرکەرانە ئەمە بۆ چییە؟ بۆ ئازادی گەلەکەمانە بۆ ئەوەیە کە ئەم گەلە بە ژیانێکی بەڕوومەت بژی ژیانێکی دیموکراسیانە بژی ژیانێکی دەوێ کە ئیتر هیچ کەسێ زوڵمی لێ نەکات هیچ کەسێ ئیتر دژی هەموو داگیرکەرێک پێویستە ئێمە بوەستین بەڕێزان ئێمە پێویستە پەیام لەم شەهیدانە وەربگرین ئێمە پێویستە لەژێر پەیامی ئەم شەهیدانەدا هەڵوێستمان هەبێ گەلی ئێمە لە هەر سوار لای وڵاتەوە زوڵمی لێ دەکرێت لە هەر سوار لای وڵاتەوە ببینن ئێمە کۆمەڵکوس دەکرین ئێمە ئەنفال دەکرین ئێمە کیمیاباران دەکرین هەڵوێستی هەبێ ئەبێ ئێمە ئەوە بزانین شەهیدان داوای چی لە ئێمە دەکەن شەهیدان داوای یەکبوونێکی نەتەوەیی لە ئێمە دەکەن کە چیتر هەمومان بۆ ئەم گەلە هەوڵ بدەین ئیتر واز لە عەقڵی حیزبایەتی و بەرژەوەندی بنەماڵەیی بهێنین پێویستە ئیتر بڕیارێک بدەین کە گەلی کورد لە چوارچێوەی یەکبوونێکی نەتەوەییە لە چوارچێوەی کۆنگرەیەکی نەتەوەییە خۆی ببینێتەوە بەڵێ بەڕێزان ئەمە خواستی شەهیدانە ئەولایەک ڕێبازی ئەوان گوم نەکەین لەسەر ڕێبازی ئەوان بڕۆین چونکە ڕێبازی ئەوان 100% ئازادی گەلەکەیان بووە بۆیە پێویستە هەموو لایەک ئیتر بیر بکەینەوە ئیتر زوڵم و زۆر قوبوڵ نەکەین ئیتر سەیریکەن دەوڵەتی تورکیا چی بە کوردەکە لێوە پەلاماری ڕۆژاوای کوردستان دەدا لێوە پەلاماری باشووری کوردستان دەدا هەموو لایەک ئەیانوێ ئێمە داگیر بکەن لەسەر خاک و ئاوی ئێمە شەڕیانە لەسەر خاک و ئاوی ئێمە ئەیانەوێ ئێمە لە ناو ببەن ئەیانەوێ کللتورمان نەهێڵن ئەیانەوێ هیچ بوونێکی ئێمە نەهێڵن سەر و ڕێز و نەوازش لە هەنبەر شەهیدانی هەر چوار پارچەی کوردستان بە تایبەت شەهید گیڤارا باران و هەمبەر شەهیدانی تێکۆشانی ڕێگەی ئازادی سەرڕەش وەکو زلهێزان وەکو تورکیا و ئێران و بە فکرێکی ڕەش دەستیان خسێ سەر هەر چوار پارچەی کوردستان ئێمە وە گەلی
بەتایبەت گەلی ئێمە لە باشووری کوردستان ئەو هێرشانە و ئەو داگیرکاریە کە لەسەر باشووری کوردستانە چە لە ئاستی خانەوادە و ماڵبات و گەلا چە لە ئاستی ژینگە و شاخ و هەموو ئێمە ئەو داگیرکاریکی وەکو تورکیا داگیرکاری کردیە ئێمە ئەو شتە قبول ناکەین. Başla.